هاوڵاتیانی جارێکتر دڵنیا ئەکەینەوە کە ئێمە کێشەی کەمبوونەوەی خۆراکمان نییە بە پێچەوانەوە خۆراکێکی زۆر لە کۆگاکانە هەیە و ئێمەش وەکو حکوومەت بە دوواداچوونی وردەکەین. واروەها وزارتی بازرگانی عێراقیش لە ڕێگەی کۆبوونی خواردنەوە لە مانگی ڕەمەزانە بڕیاریان ناوە 2 سەلەی خۆراک دابش بکەن و ئەمڕۆ یەکێک لەوانەی کە بەشدار بوون لە کۆبوونەوەکەیە شەریکە ئیتیحاد بوو کە یەکێکە لە شەریکە گەورەکان لە بواری بەرەمێنانی خۆراک و پێداویستی ئەساسیەکانە لە عێراقا ڕۆژانە توانای بەرەمهێنانی 4000 تەن بەس زەیتی هەیە کە ئەوانیش دڵنیایی تەواویان ناینەتێ لە کۆگاکانیا خۆراکێکی زۆر هەیە و بۆ سەرانسەری عێراق ئەم خۆراکانە ئەگوازنە و هیچ کێشە و گرفتێکی خۆراکمان ناوێت دڵنیا بن. بە دوواداچوونەکەین و هەموو کۆگاکان کراون لە بەردەمی بە دوواداچوونی لیژناوە بەشەکان و لیژنەکانی چاودێری بازرگانیە. هیچ جۆرە شاردنەوەیەک نییە، هیچ جۆرە احتیکارێک نییە و ئەم بە دوواداچوونانە ڕۆژانە ئەنجامەدرێت. ئەمە 1-2 زەیت مەرج نییە هەر لە ئۆکرانیاوە داخڵ بێت. لە ڕێگەی ئەو بازرگانە بە ڕێزانەوە دڵنیایی تەواو ماوەرگر کە ئێستا لە وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاوە زەیت هاوردە ئەکرێت لە ڕێگەی شەریکە ئیتیحادەوە زەیتێکی زۆر هاوردەی بازاڕەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان ئەکرێت و بەڵێ ئێستا حالیان وان نزیکەی 1500 تەن لە ڕۆژانە لە ڕێگەی شەریکە ئیتیحادەوە داخڵی بازاڕەکانی هەرێمی کوردستانە بێ.